وەکو پرۆژەکانی بەخشین کە لە مانگی ڕەمەزانە بڕیاری لەسەردا بوو. هاوکاریەکان بڕی 6 ملیۆن دینارە لە ڕێگای دوو خێرخوازی شاری شەمشەماڵەوە. خوای گەورە نمونەیان زیاد کە، خوای گەورە بەرەکەت کاتە ماڵ و خاڵیانەوە، خوای گەورە جێگە و مەقامیان عالیکە و جێگە و مەقامیان بەهەشتیان پێ بەخشێ ئینشاڵڵا کە لە هەموو کارێکی خێرخوازیان دەستگیری ئێمەن و دەستگیری دەستگای بەخشینن، کۆمەکی هەژارانەکەن. هاوکارەکانیش بڕی 6 ملیۆن دینارە، هەر ماڵی بە بڕی 50,000 دینار بۆ 120 ماڵی کەم دەرامەت و نەخۆش و خەستەخانەی هیوا و بێباوکیشی تایە لە هەموو کەسانی کە کەم دەرامەتن جێگایانمان کردوێتەوە و لەم ڕۆژانەیە کە نووسراون لە سجلە تەسجیل کراون لامان. ەکانی ترمان بە فەزڵی خوای گەورە و ئینشەڵڵا پاشانیش کۆمەکی خێرخوازان بڕیارمانداوە سەبەتەی خۆراکیش دابین کەین لەمە بەدەوە و پرۆژەی تریش خوانی ئێوارانیش بۆ قوتابیانی داخلی و بۆ خەڵکی فەقیریش ئەو ژێر لە بەرنامەمانە ئینشەڵڵا لە 15 ڕەمەزانەوە دەستی پاشی هەموو خێرخوازان بداتەوە کە دەستی هاوکاری و کۆمەکییان بۆ ئێمە و دەستگای بەخشینەیە و